The United States will withdraw from the Iran nuclear deal. لە دوای سەپاندنی گەمارۆکانی ئەمریکا بۆ سەر ئێران، پەیوەندی بازرگانی نێوان ئێران و هەرێمی کوردستانیش فراوانتر بووە. ئێران دەیەوێت قەبارەی بازرگانی لەگەڵ هەرێمی کوردستان و عێراق پەرە پێبدات. وەزیری دەرەوەی ئێران دەڵێت لە ساڵی 2020 لە توانایاندایە قەبارەی بازرگانی بۆ 20 تا 30 میلیارد دلار بەرز بکەنەوە. ئێران ئامانجێتی پەیوەندیەکی بازرگانی تند و تۆڵتر لەگەڵ هەرێمی کوردستاندا دروست بکات. ترجیح ما این است که روابط ما مبتنی بر همکاری اقتصادی. پێشنیازی ئێمە پابەندبوونی هاوکاری ئابووری دەبێت. ئەمڕۆ هەموو بازرگانانی ئێران لەم کۆڕبەندە ئامادەییان نیشان داوە. ئەو ڕاستیەیە کە ئێمە ئەمانەوێت پەیوەندی بە عێراق و پەیوەندی هەرێمی کوردستان پەیوەندیەکی ئابووری دەبێت. ڕێگری زۆرمان هەیە. ئینشاءڵڵا پەیوەندیەکی ئابووری کە پەیوەندیەکی زۆر باش دەبێت لە نێوان ئێمە و ئەواندا. ئێمە پابەندین و دەمانەوێت قەبارەی بازرگانی زیاد بکەین لە نێوان عێراق و ئێران لە 12 ملیارەوە بۆ 20 تاوەکو 30 میلیارد دلار بێت. ئەمەش ئاسایشی دەوێت. هاتنی ئێوە بۆ ئەم کۆڕبەندە نیشاندەری ئەو ڕاستیەیە. شاندێکی بازرگانانی ئێران ڕوویان لە هەرێمی کوردستان کردووە و بەشداریان لە کۆڕبەندێکی ئابووریدا کرد. کۆڕبەندەکە چەند گرێبەستێکی بازرگانیشی تێدا واژۆکراوە لەگەڵ بازرگانانی هەرێمی کوردستان. بازرگانانی ئێران نایشارنەوە کە گەمارۆکانی ئەمریکا لەسەریان کاریگەری دروست کردووە، بەڵام دەڵێن لەگەڵ هەرێمی کوردستاندا زیاتر هەماهەنگی دەکەن و هیچ بربەستێکیش نابێت لە پەیوەندی بازرگانیەکانی نێوانیان. ئێمە سەختە بۆمان وارداتی چتانی سەنایعی کە نیازمان هەیە بۆ ئێران ناتوانین لە کشوەرانی تر تایە بکەین. تجار و بازرگانانی عێراقی ئەتوانن ئەم پاڵپشتیە ئێمەکەن. این تجارت بیشتر از این هم خواهد شد. ئێران بەنیازە ڕسوماتی ڤیزە لەسەر بازرگانان و هاوڵاتیانی عێراق خەڵ بگرێت تا زیاتر پەیوەندی بازرگانیەکانی ئەو دوو وڵاتە پەرە بسێنێت. هەرێمی کوردستانیش کە ڕێژەیەکی زۆر لە کاڵا خۆراکی و پیشەسازیەکانی لە کۆماری ئیسلامی ئێرانەوە دابین دەکرێت. بازرگانانی کوردستانیش دەیانەوێت لە دەواازەکانەوە ئاسانکاری زیاتریان بۆ بکرێت تا برەوی زیاتر بە هاوردەکردنی کاڵا بدەن. طبعا گرێبەز دەبێت چەندەها شەریکاتی گەورەی ئێرانی هاتووە کە گرێبەز دەبن لەگەڵ بازرگانەکانی هەرێمە و هەروەها هەرێمیش ئێمەش تەڵەبی خۆمان هەیە کە داواکارین جگەلەوەی کەواباری بازرگانی ڕۆژ بە ڕۆژ بەرەو پێشەوە بڕوا و بەرەو باشتر و باشتر بڕوا داوامان لێکردوون کە هەم دیسان بوارێکی کە بکرێتەوە لەلایەن بازرگانیانی ئێرانی لەلایەن کۆمپانیەکانی ئێرانەوە کەوا لە هەرێمی کوردستانە و بەرهێنان بکەن بەکردنەوەی مەعامیل و مەسانیع و ئەمانە کە ئەمە زۆر زۆر زەرورە ئەمڕۆ لە واقعی هەرێمی کوردستانە کە ڕووبە. زۆرترین قەبارەی بازرگانی ئێران لەگەڵ پارێزگای سلێمانیە و بە پلەی دووەمیش لەگەڵ هەولێر و پارێزگاکانی دیکەدایە. پەرەسەندنی پەیوەندی ئابووریەکانی ئێران لەگەڵ هەرێمی کوردستان لە کاتێکدا کە دژی بڕیارەکەی ئەمریکایە، بەڵام ئێران دەڵێت هیچ گەمارۆیەک ناتوانێت پەیوەندی بازرگانیەکان لەگەڵ عێراق و هەرێمی کوردستان سارد بکاتەوە. ڕامیا ڕوسمان کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.